پیرۆزی ئیسلام و بەرنامجە زۆر گرنگەکە ینی پیرۆزی ئیسلام هەمیشە بەردەوام کۆمەڵێک ئادابی زۆر جوانی داناوە بۆ تەواوی ژیانمان بۆ تەواوی بڕگەکانی ژیانمان. ئەم جارە باز لە ئادابێکی گرنگ دەکەین، ئادابێکی گرنگی نێو کۆمەڵایەتی نێو کۆمەلگاویش ئادابەکانی مەجلیس و میوانداریە کە بزانین ئانی پیرۆزی ئیسلام چۆن ڕێنمونومان دەکات بۆی کە لە نێو مەجلیسەکاندا گفتوگۆ بکەین و ئاگاداری قسەکانمان بین لە میوانداری لە مەجلیسەکاندا. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا سەردار حەسەن مامۆستای ئاینی. مامۆستایان زۆر بەخێر بێ. مامۆستا وەک ئاماژەم پێکرد لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەمیشە بەردەوام بۆ هەموو شتێک کۆمەڵێک خاڵی جوانن کە جێبەجێ بکەین و جێبەجێکردنی ئەم شتە جوانانە لە بەرژەوەندی کۆمەلگا و لە بەرژەوەندی تاکەکانە. سەبارەت بە میوانداری سەبارەت مەجلیسەکان چی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دەستان خۆش بێ بابەتێکی زۆر گرنگە، بابەتێکی کۆمەڵایەتیە بەتایبەتی لە ئێستا لە سەردەمی ئینتەرنێت و پێشکەوتن و ئادابی کۆمەڵایەتی پشتگوێ خراوە لە هەمان کاتا کە ئیسلام زۆر گرنگی پێداوە. بۆ لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئینەما بوعیثت لئوتەمم مەکارم الأخلاق. من هاتووم بۆ تەواوکردنی ئەخلاقە جوانەکان. ئەخلاقی میوانداری یا ڕەوشتی میوانداری لە ئیسلامە لە پێش ئیسلامیشا ڕێزگرتنی میوان هەبوو، بەڵام ئیسلام هەو تەواوکاری کرد. بۆیە میوانداری و ئەو مەجلیسە باشانە یاخود میوانداری یەکێکە لە نیعمەتەکانی خوا و یەکێکە لە سیفەتی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام کە پێیان خۆش بووە میوان بچێتە ماڵیان و ڕەوشتێکی گەورە بۆ لایەن و پێویستە هەریەکێ لە ئاسی خۆشمانەوە ئەو ئادابە یاخود ئەو ڕەوشتە بەرزانەی کە باسی میوانداریەکە یا باسی چوونە ماڵێکەکە یاخود باسی مەجلیسەکە کە هەردووکیان دوو بابەتی گیان بەڵام پەیوەستن بەیەکەوە هەم ئادابی مەجلیس و مەجلیس لەگەڵ میوانداریە. بۆیە توانین بڵێن یەکێکە لە نیعمەتە گەورەکان کە خوای گەورە داوێتی بە کۆمەلگای موسڵمانان و سوپاس بەخوا لە نێو کۆمەلگای کوردەواری خۆشمانە میوانداری تا ئەندازەیەک ڕێز و حرمەتێکی تایبەتی هەیە و ماوەتەوە. یعنی هەندێک کرچوکاڵی هەیە بەڵام هەتا ئینسان پابند بێ بەدینەوە شارەزا بێ لە دین و پابند بێ بەدینەوە دەزانێت کە ئیسلام چەنە باسی میوانداری و مەجلیسی کردووە و چەنە بە گەورەی داناوە بە تایبەتی لە ئادابە کۆمەڵایەتیەکانە. چونکو مێمە هیچێکی وان نییە کە بڵێن خۆت لە سوژێکە دابنی ئیتر سەردانی کەس نەکەی نەچیتە ماڵی کەس حساب بۆ کەس نەکەی نا مەگەر چەنە یعنی عەدەدێکی زۆر کەم حەزی بەوە بێ. ئەگینە لە نێو کوردەواری خۆمانە خەڵک حەزی بە میوان و میوانداریە بەڵام پێویستە ڕەچاوی کۆمەڵی ئاداب و ڕەوشیش بکەین کە لە نێو ئیسلامە بۆمان باسکە. باش مامۆستا بۆی چین ناو بابەتەکە و ئادابانە چین کە پێویستە لە سەرەتای میوانداریەوە کەسێک کە ئەبێ بە میوان لە ماڵێک لە سەر سفرەخوانی کەسێک یاخود لە مەجلیسی کەسێکە ڕەچاوی بکە. بەڵێ خۆی دوو بەشمان هەیە. بەشێکیان ئەوەیە کە ئەم ساحب ماڵە بزانێت چۆن حورمەت و احترامی ئەم میوانەیەگرێ. وانە بەشێکیش ئەوەیە ئەم میوانە چۆن ئەتوانێت احترام و ڕێزی ئەم خاوەن ماڵە ئەگرێ. بۆیە ئیسلام فێرمانەکە ئێمە هەریەکێ لە ئاسی خۆمانەوە یەکەم پێمان خۆش بێ ماڵمان میوانی تیاابێ. چونکو ماڵی بێ میوان یعنی هەیکەلێکی چۆڵ و ئەوەی وانێ کابراک دیوەخانێکی بوو کەستەی نەچوو بوو توی جەوەڵا هەزار دیوەخانی وایە توانم دروستکەم بەڵام کە کەستەی نەچێ کەس نانێکی نەخوا بۆ لەبەرەوەی گەورە بەرەکەت ڕژێنێ بەسەر بەتەئکید میوان خۆی ڕزقی خۆی بەخۆیەتی. بۆیە احترامگرتنی میوان یەکێکە لە پایەکانی ئیمان. بۆ لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێمانە فەرمێ من کان یؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه. هەر کەسێ ئیمانی هەیە بەخوا و بە ڕۆژی دوایی با ڕێز لە میوانەکەی بگرێ، احترامی میوانەکەی بگرێ. ڕێزگرتنی میوان کە لە حەدیثێکی ترا فەرمێ میوان حەقی هەیە بەسەرتەوە قسەی خۆشی بۆ بکەی، ڕێزی بگری، احترامی بگری و پاشان بە جوانی پێشوازی لێ بکەی و لە شوێنی باشا دای بنەی و نەبیتە هۆی ئازار و عەزێت بۆ میوانەکە بۆڵە بۆڵ بەسەریان ناوچاو گرشکردن کە ئەنەما ئیتر دنیا ڕووخاوە بەسەر تا 4 میوان هاتووە. بەڵام لە هەمان کاتە ئەو میوانەکەیە بەرەکەتێکە یا ڕزقی خۆی بەخۆیەتی و ئەو ماڵش بەرەکەتدارە بێت کە میوان ڕوویتیەکە. مامۆستا لە کۆمەلگای ئێمەدا زۆر جار لەوانەیە ینی پەیوەندیەکان زۆر تۆکمەترن، پەیوەندیەکان زۆر ئەوەن، بەڵام ئەوەی کە گرنگە چۆن ئاگاداری کۆمەڵێک گفتار کۆمەڵێک قسە بین کاتێکە لە مەجلیسێکە دائەنیشین لە میواندانیەکە دائەنیشین یان زۆر جار هەندێک لەوانەیە میوان هەبن
تداخلی کۆمەڵشتی ئەو ماڵە بکات یاخود نێوان ئەو دوو هاوسەرە بکات ئەمە تا چەند گرنگە تاکی مسلمان دوورکەوێتەوە لەم جۆرە گفتوگویانە و لەم جۆرە تەداخلکردانە. جوانە خۆی ئەوە بەشی یەکەم باسم کە صاحبی ماڵەکە زۆر جار ئەو باوە تەواوکەم زۆر جار خەڵک ناوێت میوان خۆڵەکە بەتابەتی لەم سەردەما ئەڵێگە میوان خۆڵەکەمە بێ دووسێنەوە چێشت و نازانم شلە و بەتابەتی ئافرەت بێ ئامادەکاریکی واکە بەڵام کوردەواری ئەڵێ خۆڵخت گەنمین بێ و نانت جوین بێعانی خۆڵکەکەت با جوان بێ قەچێکە بانانەکەوا بێ بەڵێ ئەمە صاحبی ماڵ بەس ئەم کەسێک کە ئەچێتە میوانداری تۆبی من بەمدادە بێ هەر کەسێکی تر بێ ئێمەش ئەبێ ڕەچاوی کۆمەڵێک بڵێن ئادا بکەین کۆمەڵێک ڕەوش بکەین کە ئیسلام فێری کردوین یەکێک لە ئادابی میوانداری کاتێک کە ئینسان ئەچێ خی گەورە هەمووی بۆ بڕانی تۆ یعنی کەسی قورآن کەین و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر خەڵکە هەرێکی لە ئاسی خۆمانەوە تەطبیقی فەرمودە و ئاەتەکانی خوا بکەین بۆ خۆی کێشەکان دروست نابێ و ڕێز و حرمەتەکان زیاتر بێ بۆ لەبەرەوەی خوا پێمانە فەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها باس ئیماندارەکە ئیمانداران مەسنە ماڵانێک غیری ماڵەکانی خۆتانانی دراوسێ خزمە کە سوکارە حتاکو ئیزن وەرنەگرن ئەو یەکێکە لە ئادابە سەرێ ڕەوشتە جوانەکانی ئیسلام کە فێرمانەکە ئێمە کە ئەچین بۆ ماڵێ جارێ با ئیزن وەرگرین ئیزن وەرگرین ئیزن وەرگرتن تەقەدانە لە دەرگا یاخود تەلەفونەکە کە لە ماڵۆی کەس نییە لە ماڵ احتیمالەکە تۆ ئەچیتەوە ماڵە میوانێکی تری هەیە بە تەبیعەتی تۆ ناخوا لەوە چێت تۆ شەڕێک و بێ لەگەڵ یا حەزنەکە یا ئەو کار ساحێ ماڵە زۆر حەز ناکە میوانێتتر بێ بەسەر بۆ لەبەر حەقی هەردووکیان نایە بۆیە ئینسان داوای ئیزن بکە جاری وایە تەقەدانە لە دەرگا زۆر جایە مەدەکسەر سێ چوار تەقەین لە دەرگایە دووبارەیەکەینەوە سێبارەیەکەینەوە چواربارەیەکەین نە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم پێمان فەرمێ سێ جا تەقە بە لە دەرگا ئەمە فەرمودەی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم و پاشان ئینسان خۆی بناسێنێ من تەلەفۆنێکم کاکە فڵان کەس کاکە حاجیە فڵان کەسم ئەمێ بێم بۆ ماڵتان خۆناساندن یەکێکە لە ئادابە جوانەکان کە ئیسلام فێرمانەکە و ئەگەر لە بە دەرگاش بووی کابرایەک هاو بۆ ماڵی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم تەقیا لە دەرگا وتی منم پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم پێی فەرموو بڵێ من فڵان کەس بەها بە خادیمەکەی و پێی بڵێ من فڵان خۆی بناسێنێ لە پشتی دەرگاوە و پاشان بەرامبەر دەرگا نەوەسێ ئەمە کۆمەڵە ئادابی جوانن ئەنجارەک و ئەگەر ئیزن درا بچێتە ماڵەوە ئەی ئەگەر ئیزن نەدرا زۆر جار ئێستا لە کوردەواری خۆمانە هەیە تەبیعەتی وایە ئەگەر کاکە تەقەی لە دەرگا یا تەلەفۆنی بۆکە یاچی وەڵای کاکە داوای لێبوردنەکەین کاتمان نییە زۆر طبیعیە یا میوانمان هەیە ئەم میوانە گەڕێتەوە قورئان پێمانە فەرمێ ئەگەرێک و مەجالی ماڵەکە مەجالیان نەدای مەچۆ ماڵە گەڕێرەوە پێویست بە عاجزبوونیش ناکات هیچ نەوەڵا من ساڵێکیان لە سەی سادق میوانێک ما و خەریکی مەشغەڵەتێکی زۆرمان بوو بارکردنوانە وڵای داوای لێبوردنەکەم زۆر مەشغوڵینوانە کاتمان نییە نمزانین لە هاتوتە کۆڵانەکە ئەو فەرعی ئێمە ئیتر ئێستاش نایە بۆ ماڵمان دڵی یەشاوە بەڵام ئینسانێکە شارەزای بێ لە قورئان ئەو کاتە ئەزانێ بۆ لەبەروی سەحابە هەبووە یعنی ئاواتە خواز بۆ ئاەتێکی قورئان تەطبیقکە ئاەتێکی بەتایەتی ئەم ئاەتەی کە تەقەی لە دەرگایە کابرا مەجالینی احتیمالی خێزانی نەخۆش بێ احتیمالە کێشەی کۆمەڵایەتی خۆیانیان هەبێ احتیمالەکە لەو کاتا جەویان نەبێ زۆر مەشاکیل هەیە یا میوانێکی لەبێ احتیادیە من تەقەیم لە دەرگا کاکە یا تەلەفۆنەکەم وەڵا داوای لێبوردنەکەم بگەڕێرەوە ئەگەڕێمەوە و پاشان ئەم کەسێک کە ئەچێتە ئەم ماڵە ئەبێ ئاگای لە زمانی بێ کۆمەڵە شتەیە ئینسانە بێ ئاگای لێ نەکە زمانی ئاگای لە چاوی بێ چاوی بپارێزە لە ئاسی ئەو ماڵە بۆ لەبەروی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي يعني هاوڵایەتی ئیماندار نەبێ مەیکە و هەوڵ بە خەڵکی تەقی نان بخوا متەقی خەڵکی لە خواترس و مسلمان بۆ لەبەرەوەی چاوی ئەپارێزێ لە ماڵ و مناڵەکەت لە خێزان و لە کچەکان و پاشان گوێشی ئەپارێزێ لە نهێنی و کەم و کوڕیەکان و پاشان قسەی خێری ژەکە بۆیە ئینسان کە چوە هەج ماڵێکەوە قسەکەی جەناب و پرسیارەکەی جەناب و ئەوەیە خۆی پارێزێ لە قسەیەکەوە بۆنی شەڕ و ئاژاوی لێبێ جار وایە ئینسان نەچێ بۆ ماڵێک ئیتر بەتایەتی ئافرەتان لەگەڵ ئافرەتا و پیا و لە بەتایەتی ئافرەت زیاتر کەوانتەرێکی کڕی وەڵام کەوانتەرە ناشینە ئەم سەلاجە ناشینی کاکە میوانە ڕایتێ بێ بەشەڕ وەڵا کاکە سەلاجەکەم بەدڵ نییە بۆ لەبەروی میوانەکە هاتووت کاکە ئەمە بۆ وایە ئەم خانووە تەداخولکردنی شؤونی ماڵ بۆ میوان شتێکی ناتەندروستە لە ڕووی شەرعیەوە
بۆیە ئینسانە تا کە چووە ماڵ یەکەم قسەی خێر بکە قسەیەک نەکا بۆنی فیتنەی کە ڕۆی ئاسەوارێکی باش بەجێ بێڵێ نەک ئاسەوارێکی خراپ لە دوای خۆی ماڵەکە تووشی ئاژاو بکە. زۆر باش مامۆستا تا چەندێک گرنگە ئێمە میوانداریەکانمان و مجلیسەکانمان هەر مجلیسی هاکەزایی میوانداری هاکەزایی نەبێ بەڵکو بەرهەمدار و ئامانجدار بێ بەوەم بەستێک تۆ لەو ماڵە بی ئەو قسەیەنێکەیەکی لەو ماڵە بەرهەمێکی لە دوای خۆت بەجێ بێڵی نەکەوەی کە جەناب و کاکدانێر ئاماژەتان پێت کرد ببێتە هۆی شەڕ و ئاژاوە لە دوایەوەی کە میوانێکە کۆتایی پێ. بەتاکید میوانداری یاخود ئەو مەجلیسی کە جەناب باسیەکەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر مەجلیسێک باسی خوای تیاکرایە لە یەکێک لە شوێنەکان یا حەدیسەکە فەرمێ یەکێک لە ماڵەکانی خوا یا لە هەر ماڵ و مەجلیسێکا کە ئینسان دەچێت چونکە چوویتە ماڵەیە چیتە مەجلیسێک وانێ ئەم مەجلیسە مثل جەلیسی صالحی وجەلیسی سوئی کە حامل المسکی و نافخ الکیری پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم نمونە مەجلیسی خەڵکی باش وەکو دوکانی عەتر فرۆش وایە بە هەمان شێوە مەجلیسێکیش خراپێ وەکو دوکانی ئاسنگەر وایە یعنی ئینسان ئەگەر چێتە کەمالیاتێ دوکانێکی کەمالیات و عەتر فرۆش ناگونجێ بڵێ من چوومە دوکانێکی عەتر فرۆش بۆنی ناخۆشی هاو دایم بۆنێکی خۆش دێ دەی نمونەمان بۆ دێنێتەوە خۆشەویست دەفەرمێ ئەو مەجلیسەی کە خەڵکی باشی تایە قسەی خێری تیاکە یا دانیشون کۆمەڵی خەڵک کۆمەڵی ئافرەت بێ یاخود پیاو بێ وەکو ئەو دوکانە و عەتر فرۆشە وایە بۆ لەبەرەوەی ئەگەر ئینسان هیچیش فێر نەبێت لە مەجلیسەکە خۆ بەرەکەتەی خواکەوێت کە مەلایکەی خوا ڕەحمەتی خوا خەشەتی خوا ئابارێ بەسەر مەجلیسە بۆیە ئەو مەجلیسەی کە ئینسانە چێ بۆ ماڵێک دائنیشە لە مەجلیسێکە بە هەدەفۆ بچێ هەدەفی یەکەم وەکو چۆن ساحێب ماڵەکە میوان خوڵکەکە بە هەدەفیەوەی ئەجری دەستکەوێ من کە میوانێ خوڵکەکەم بە هەدەفیەوەی باخزم بێ با کەسێکی تر بێ بە هەدەفی ئەجرێکم دەستکەوێت خەڵک نانم بخوا پاداشتێکم دەستکەوێت بە هەمان شێوە ئەم کەسێش کە ئەچێ بۆ ماڵێک من یادکی جەناب بە هەر کەسێک ئەچێتە ماڵە دائنیشێ بە هەدەفۆ بچێ هەڕەمەکی نەچێت دانیشێ وڵا کاکە کۆنتڕۆڵ و تەلەڤیزیۆن و کێسا هەمووی مەشغوڵیان مۆبایل و ئینتەرنێت و جاری وایە چیتە ماڵێک حەوت کەس دە کەسی تایە هەر هەمووی مۆبایلی پێ خەریکی فەیسبوک و ئینتەرنێتەوە یاخود مەشغوڵی تەلەڤیزیۆن نە ئینسان کە چووە ماڵە بەتایبەتی ئەهلی دین ئەو کەسی کە شارەزایە شتێکی پێ بە هەدەفۆ بچی چونکم هەر ماڵێک کە تۆ ئەچی دوو قسەکەی چوار قسەکەی دوو قسەیانجی خۆیەگرێ و هەدەفی خۆیە پێکی پرسیارەکەی و دادێ ئەوەیە کە ئێمە چوونە هەج ماڵەکەەوە دایم قسەی خێر بکەین یعنی ئامۆژگاریە بکەین بۆ ماڵەکە بۆ مناڵەکان کاتێکە ڕۆشتی جێ خۆی جێڵێ چون یعنی نمونەمان زۆرە لەو بارەوە کە میوان چووەتە ماڵ یعنی چەند قسەیەکی کردوە بووەتە هۆی هیدایەتیان بۆتە هۆی نوێشکردنیان بۆتە هۆی پاراستی مناڵەکانیان زۆر بووەتە هۆی ڕەوانەوەی کێشە کۆمەڵایەتەکانیان یعنی تەسیراتی خۆی هەیە بۆیە ئەو مەجلیسی کە باسی خۆی تیاکرێ باسی قسەی خێری تیاکرێ زۆر گەورەترە لەو مەجلیسانی کەوا ماوەستا زۆر جار هەنێک گفتار هەیە هەنێشت هەیە بۆ نمونە من کەسێک مەچمە ماڵێک و هەبووم پارەمەیە مەسەلەن باسی پارەکردن ئەو ماڵە لەوانەی هەژار بن باسی پارە باسی سیارە یاخود زۆر جار ئەو ماڵە مناڵی نییە زۆر لاواندنەوەی مناڵ و مناڵەکەی زۆر گرنگی پێیاوە بەرچای ئەو کەسانەوە کە لەو ماڵەدا میوانیان یان بە پێچوانەشەوە ینی ئەمە پێچوانێکینەوە یاخود ئیتر کۆمەڵێ شت کە ئەم کەسانە لەوانەی ڕۆژانە ئەنجامی بدەن یاخود بەتابێت لە ناو خانمان ئەمە هەبێ زۆر بەسن باسی هاوسەرەکەی بکە باسی خۆشەویستی خۆیان بکە لەوانەی ئەمان کێشەیەکیان زۆر جار دوای چوونە دەروی میوانەکە خۆ داماژت پێکرد لەوانەیە کێشە و گرفت دروست بە یاخود دڵیامە شواز لە شازەکە ناڕەحەت بێ بە و کۆمەڵە گفتارانەی کە هەیە ئەمە کۆمەڵی نمونەیە زۆر جار لە مەجلیسەکاندا باسەکرێ بەتەکید یعنی بۆیە ئیسلام کە دایناوە میوانداری و سەردانکردن بۆەوەی ئینسان ئیسفادەکە بۆی خێری دەستکەوێ وانە بە هەنێتە داخولات نابێ ئینسان بیکە بەتایەتی قسانی جەنابە وایە بالفعل لەناو کۆمەلگای ئێمەیە جاری وایە چیتە ماڵێ قەدرن ماڵەکە یا مناڵیان نیە یا ئەم کەسێک کە ئەچێ بۆ ماڵیان مناڵیان یا لە مەجلیسەکە عایلەیەکی تایە ژن و پیاوێکە مناڵیان نیتی بێبەشن لە مناڵ کابرا مناڵەکەی باوەشەکە و پارەیاتی و ماچی ئەکا لە ڕووی دەرونیەوە بۆ حرام نییە وەکو دین حرام نییە شتێکی حەڵاڵە مناڵی خۆیەتی باوەشەکە و ماچەکە پارەیە چیەکە بەڵام لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئادابی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ڕەوشتی بەرزەوە ئینسانە بێ مڕاعاتی بەرامبەرەکەی کە بۆیە دایم کە ئینسان یعنی ئەچێتە ماڵێک ئەو ماڵە هەڵسەنگێنێ ینی من کاچم بۆ ماڵێ و ماڵە سنگێنم بزانم ماڵە فەقیرن ئەو ماڵە مناڵیان هەیە
ئەو ماڵە جاری وا هەیە ئەچیتە ماڵێدا ئەنیشی یەکسەر دەستەکەی بە زەمی جگەرە خوارد جگەرە خۆر و قسەی خراپ و یا سەرەکی کارە کوڕەکەی جگەرە خۆی خۆی جگەرە خۆرە وانە یا دەستەکەی باسی خێزانی خراپ یا پیاوی خراپ یا مناڵی خراپ یا باسی مناڵ و خۆشە ئەو بابەتانە سێرەکە لەو ماڵا هەیە یا لە کەسێکی ترا لە دامەجلیسەکە هەیە ئەبێتە هۆی نەدامەت بوو یەبێتە هۆی پەشیمانی جاریواڵی شەڵا هەناتمایە بۆ ماڵە ئەو کاتە تەسیراتی خراپ لەسەر ئەو کەسە بەجێڵێ کە ئەم حاڵەتەی یا مناڵی نییە یا جگەرە خۆرە یا شەڕاویە یا هەر شتێکە تەسیراتی خراپی لێ بەجێڵێ یعنی ئێمە لەوە پێی نەزانین بەڵام ئەو ئەڕات و تابانی خەوی لێ ناکەوێت یا سەحی ماڵەکە زۆر باش مامۆستا بابەتێک تر بۆ لە کات بەتایبەت لە کاتی بانگێشتکردنی خەڵک بۆ ماڵی خۆت میوانداریکردنیانەوەی کە خۆمان پێڵین داوەت و ئەم جۆرە شتانە تا چەندێک گرنگە هەردوو هاوسەرەکەم ڕاعاتی یەکتر بکەن بزان هەردووکیان تا چەندێک ئامادەیان هەیە بۆ پێشوازیکردن لەو میوانانە چ خانمێک تا چەندێک دەتوانێت خۆی ئامادە بکاوە چ پیاویش تا چەند حوسڵی هەیە و هەروەها تا چەندیش گرنگە خانم و پیا و کاتێک لە ماڵەوەن ئەو میوانانیان کێ سێری ئەوە نەکەن ئەمە خزمی پیاوەکە یاخود خزمی ژنەکەی بە یەک چاو سێریان بکەن و بە هەمان خوڵق و گەرمگۆڕیەوە پێشوازیان لێ بکەن. بالتأكيد بيغامري خوا فرمي صلى الله عليه وسلم حق المسلم على المسلم 6 يعني حديث كتير فرمي 5 ما في مسلمان بس المسلمان هو بينجي أششة هيك كان إيجابي دعوية من كدعوتي كريم إلا ما قعد زريكي شرعي رجريك هبه شرعي بي بسن به أجينا إلا أبي واجبه بشيته دعوته بلام جرين قوية أم عائلي كدعوتي مالك كان دعوتي جاري بينز كسر دكسر شن كسر مراعاتي خوان بكن مراعاتي همي وأنا كم هم مراعاتي خوان بكن جنوب يا بتابتي أبيا وجاري ويا حزي لميوانا حزي لوي مالي قرب بالغ به أبي مراعاتي خزاني شبكة زو وأنا بكاتي خلي بأدابي كوملايتي و بس ناني زو سعدبو أو يعني بيايو كات تلفوني كي خزانة كي جنك أو بيزميوانا 100 يورو ساعة ينزل تلفوني كي يا ساعة بينجيو كاك ولا تعزين ويا لو صلحين يا أو ميوانا أنا لمال إيمن طبيعي بقول لبرويش لو برنجي كيلينا طاو يعني شيء كده نافر وجاوي كي دروسه كدو بس ساد افراد زياتر ابي دوسيش لدانه كومل التزاماتي جوره دروز بو قرز دروز بو لسر خومان كجاري خوش ما وايلي يكين بويا دبي انسان بتاتي فيها مراعاه خزانه كيبكا شتي شرعيه او النيه كخانه فاجاري ولا كداري خومانا بياو مو نرمه بالنسبه كوانيه ناوانيه انسان بحسابي خزانه كيبكا بخزانه كيبلا آماده كاري جاري و افرت نخوش جاري و حالتي كي خو طبيعيه جاري و مجالي نيه درزي هي بتاعتي وخانماني كدرز ودوري كان هي يا ما موظفا بوي دبي مراعاه يكتري بكي بخزانه اعتيادي بلا سبي واره ميوان خلقكم يا واره ميوان خلقكم اكريا بخين الروجي كيتر ام راويش كردنا لما بين جنوبيا كاريكي جوريه وزياتر اتوان خدمتي ميوانك بكري زياتر اتوان خدمتي ميوانك بكري وزياتر دلخوشي بله خان ماگەش دڵخۆشترە زیاتر دڵخۆش شەبێ لە ئیشەکەی ڕاست و پاشان یعنی خانمیش و پیاویش ئەبێ ڕێزی هەردوو لا بگرن بۆ لەبەرەوەی خزمی پیاوەکە دێ ئافرەتەکە بێ هەم ڕێزی بگرێ حرمەتی بگرێ خواردنی باش و پاشان بە هەمان شێوە خواردنی چاکیش بۆ خزمەکانی پیاوەکەی حازرەکە بۆ خزمەکانی خۆشی حازرکە زۆر ئەوە هەیە کابراڵێ وەڵا خاڵۆی هاتووە یا خاڵۆی مناڵەکان هاتووە یا کەسوکاری ژنەکەیە پیاوەکە پێی ناخۆشە ژنەکە ئامادەکاریی زیاد بە حەد ئەکا بەس کە خزمەکانی خۆی دێ هی پیاوەکە وانە یا بەعکسەوە نا ئەبێ هەردوو لە چۆن ژن و پیاو تەواوکەری یەکترین لە هەموو بوارەکانی ژیانە هێلانە و ماڵێکیان دروست کردووە بەو شێوەش ڕێز لە بڵێن کەسوکاری پیاوەکە یەگرێ ڕێز لە کەسوکاری خۆشی بگرێ فەرق و فڕۆقێک نەخە هەم لە خواردنە هەم لە ڕێز و حرمەتە هەم لە احترامە لە هەموو بوارەکانە بۆ ئەو کاتە ئەو عایلە پێم وایە بەختەوەرە بن بەس هەست کاتێ نوکتەیەک دروست بوو لەسەر ئەوەی کە زیاتر ڕێز لە خزمی یەکیان گیرە بۆ خۆی وردە نوکتەکە گەورەیە بێ و کاتە جاری وایە بەرەکەتیش نامێنێ ئەو کاتێ لە خێرەکەەوە چێ بۆ منافەسە وانێ
ئەچێ بۆ منافەسە و لە دڵی شۆلەوەچە پێی خۆش نەبێگە دومریشی کڕی بێ خزمی ژنەکەی بیخوا بۆ لەبەرەوەی حاڵەتەکە لە ئەوڵە دروست بووە کە نێڵین بنبڕیکەی فەرقی نەخەی ئەو کاتە بۆ خۆی شتەکان بەرەکەتدارترێ بێ. دەستخۆش مامۆستاگیان دوو شت هەیە کە زۆر گرنگە لە مەجلیسەکان لە میوانداریەکان لە ناقەشەکان ئاگاداری بینیەکەوەی کە غیبەتی تێدا نەبێت کە بەداخەوە زۆر جار لەو مەجلیسەکە ینی لەوانێ لە گۆشەیەکی بچووکی شابێت تێدابێت یاخودەوەی کە قسەیەک لەو مەجلیسات دەکرێت باسی کەسێک رێشتێکی نێنی و درێت لەوانەیە بیگوازنەوە بۆ کەسە یاخود لە دەرەوەی ئەو مەجلیسە باسی بکەنەوە تا چەند گرنگە دوورکەین لەم دووشتە. بەڵێ بەتایشێت ئێمە کاچینە ماڵەیە دائنیشین لە مەجلیسەکە کە باسی قسەی خێرەکەی یعنی غەیری قسەی خێر نابێت قسەی تری تیا بکرێت بەتایبەتی غیبەت بەتایبەتی ئێستا کە مەجلیسەکانی زۆربەی ئیلا هەر غیبەتی تایە کە ئێمە نازانین غیبەت یەکێکە لە تاوانە گەورەکان یەکێکە لەو گوناهانەی کە ئیلا بێت و گرنی خۆتی پێ ئازاکەی بۆ کەسە و نەسی ئاەتی لەسرە ونص فرمودي لسرة كإنساني ولا يغتب بعضكم بعضا لا تغتابوا المسلمين فرمودا كان زورن كإما دانيشين لمالك ئاگامان لە زمانمان بێ ژنی ماڵەکەی و خێزانی منە یاخود دوو میوانی ترە یا دوو پیاوە ئاگامان لە داپۆشینی عیبی خەڵکی ئەساسی خۆمان بێ ئاگامان لە هەڵماڵینی عورەتی خەڵکی نەبێ باسکردنی نەبێ بە غیبەت بێ بە جاری وایە غیبەتیەکەی یا جاری وا هەیە باسی عیبەکانیەکەی یا جاری وا هەیە باسی کەم و کوڕیەکانیەکەی ئەمانە هەمووی لە شەرعە دروست نییە حرامە نەکرد درود حرامە و پاشان ئەمانەتی ئەو مەجلیسە ئەو ماڵەژە بپارێزی بۆ لەبەرەوەی ڕەوشتی مسلمان ئیسلام فێرمانەکە کە چوویتە ماڵەیە لە مەجلیسێکا دانیشتی ئەبێ نیهێنی ئەو ماڵە پارێزی بۆ لەبەرەوەی من کە چوومە ماڵەیە جەنابی هەر کەسێکی تر کە نانی خوارد لەو ماڵەیە نانیشینە خوارد دانیش و چایەکی خوارد جاری وایە لەو ماڵە شتێک ڕووەدا وانە قەدەرەن شتێک ڕووەدا زۆر جار وا هاتووە لەو ماڵە قەدەرەن شتێک ڕووی داوە ژن و پیا و شەڕی کردووە یا حاڵەتێکی ناتەبیعی بووە ئەبێ ئینسان بیپارێزێ نهێنی ئەو ماڵە یا لە مەجلیسێکا دانیشتووە المەجالیس بالئەمانە بۆیە مەجلیس ئەمانەتە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر لە مەجلیسە یاک دوو کەس ئاوایە کەسێک قسەی بۆ کردی لە شوێنەکە ئاوا سەیری ئەم لاولای کرد ئەوە بزانە ئەو شتە زۆر گرنگە ئەو شتە زۆر گرنگە نابێ بیدرکێنی یا لە مەجلیسێکا جاری کوردەواری ئەڵێم کاکە مەجلیسە ئەمانەت خۆمە شتێکی گاڵتە نییە کەوتی ئەمانەت بێ یعنی پاراستنی ئەم مەجلیسە جاری وایە قسەیەکە هەرچیەکە ئینسان بیپارێزێ دەستەکان خۆش بێ خۆم سایوەڕێ سپاس دەکەین ئەگەری چ نەما بێت ئێمە تەوەرەگەمان کۆدایی پێ دەستان خۆش بێ یاخوا وەڵام من ئەوەندە هەیە کە ئادابی میوانداری و میوانداری لە ئیسلامە بگەورەیە و زۆر ئیشیشی لەسەرکری ئەو بەشانی کە شەرع ڕێی پێیاوە یاخود زۆر ئاەت و فەرموودە باسی ئەکا لە سیلەی ڕەحم لە میوانداری لە سەردانکردن ئەمانە هەمووی گەورن ئیشی لەسەرکرێ جاری وا هەیە بۆی کاڵ بێتەوە لە نێو کۆمەلگای مسلمانان ئێمە کاری وایە کابرا جا بۆچی بچین بۆ ماڵەکە یا بچین ماڵ خزمەکە خۆ حساب بۆ کەس ناکە یا بۆچی بچین تەلەفۆنی یەکەم ئەمانە جاری وایە موامەرەیەکە لەسەر ئەخلاقی مسلمان بۆی ئێمە ئیحتیمامی پێبین لەناو خۆمانە دراوسێ یاخود کەسوکارە بەنێتێکی پاکیشەوە تەبعاً من میوانی خۆڵکەکەم ئەوە بۆ خۆی ئەجر و پاداشتە بۆ هەمولایەکمان دەستەکان خۆش زۆر سپاس بۆ ڕێز مامۆستا سەردار حەسەن مامۆستای ئاینیەخوا بەخێر بێ سپاس بۆم دەستەتان دەست خۆش بە مامۆستای